وەزیری پەروەردە دوای ئەو لێدوانەیدا کە بەداخەوە ئێمە وەکو یەکێتی مامۆسایان ئەو لێدوانەی وەزیری پەروەردە ڕەتەکەینەوە لە زیاتیەوەی وەزیری پەروەردە پاڵپشتی مامۆسایان بکە کە زیاتر ئەوە لە نزیکەی 3 ساڵە بە ڕوبع موچە مامۆسایان برەویان بە خوێندن داونیان هێشتووە خوێندن پەکی بکەوێ بەڵام بەڕێ بکرێ تازە بە تازە ئەوە 2 مانگە دەستکاری پاشەکەوتی موچە کراوە نەک خشتەی موچە و یان پاشەکەوت هەڵبگرترێ بەداخەوە لێدوانی وا ئەدا ئەو لێدوانە لە سەلاحیەتی وەزیری پەروەردە نییە لەبەرەوەی بڕیاری هاندانەکە لەسەر ڕێنمایی ئەنجومەنی وەزیرانە بۆ وەزارەتی دارایی بڕیاری پێ دەرکردووە بڕیار بە شەفەیی چارەسەر ناکرێ دەبێ وەزیری پەروەردە بەڕاستی داوای لێبوردن لە مامۆسایان بکە دەبێت پشتگیریان بکە بە تایبەتی ئێستا کاتی تاقیکردنەوەکانە یعنی ئەمە دەبێت پاڵپشت بێ هاندانەکە بڕیارێکی وەزارەتی داراییە و دەبێت بدرێ و هێشتا ماویشتە لە هاندانەکە و ئەو بڕیارش کە درا 6 بانک هێشتا ماوە دەبێت بدرێت لە موچەکە نەک وەزیر ئەو بڕیارە دەربکە و مەسلەی هاندانەکەش دوای ئەو هەوڵ و توێکۆشانە و ئەو هەموو فشارانەیە کە یەکێتی مامۆسایان و مامۆسایانی ناڕازی لە سلێمانی لە هەولێر لە هەموو لایەکەوە لە گردبوونەوەکانەوە لە فشارەکانە ئەمە هات لەوەوە هات کە بەڕاستی بژێوی ژیانی مامۆسا بە سەدان مامۆسا تووشی نەخۆشی دەرونی هاتووە لە زیاتی وەزیری پەروەردە ئەم کێشانە چارەسەر بکە کێشەی مامۆسایی ناوچە دابێنراوەکان چارەسەر بکە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەسڵەن هەر هیچ لێدوانێکی نەداوە بۆ ناوچە دابێنراوەکان و ئەو مامۆسایانە زیاتر لە 8,000 مامۆسا و فەرمانبەر ئێهمال کراون